زیادبوونی پارێزگایەک زۆر لە کێشەکان حەلەکە و گەڕانەوەی ئەنجومەنەکە یعنی لە دانانی پارێزگاکەش گرنگترە چونکە کۆمەڵێک کێشە هەیە ئەنجومەنی پارێزگا توانێت چارەسەریکە چونکە هیچ دەرچەیەکێکە نییە نە لە پەرلەمانی عێراق و نە لە سەرۆکایەتی وەزیرانی عێراق و نەلای سەر کۆمەر ئەوەی کە زیاتر پابندی یاسا و دەستورە ئەنجومەنی پارێزگای ئەنجومی پارێزگا بە زووترین کاتکۆ بێتەوە و بە زۆرینی دەنگەتوانی هەم پارێزگا دابنێ و هەم ئەتوانێ کێشەی فەرمانکان چارەسەر بکە هەم ئەتوانێ وەزعی ئەنجومەن بجێڕێتەوە بۆ کۆبوونەوەکانی کە بتوان بڕیاری پێویست دەکاتی پێویستە بدەن لە باوەڕی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بە کەرکووک و کەرکووچەکان پێداگرێکەکەی لەو ڕوانگەیەوە بوو و زیاتر بۆ بەرژەوەندی خەڵکی کەرکووک بوو نەگەوەی کە بڵین بۆ دەستکەوتی حیزبی بوو خاڵی دووەم ئەوەیە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکەوەی کە زۆرینەی متمانەی خەڵکی کەرکووکی بەدەستێناوە بە کورد و عەرەب و هەموو لایەنەکانەوە چونکە لە کۆی 12 کورسی 6 کورسی بەدەستێناوە کەواتە ئەکاتە 50 زیاتر دەنجی خەڵکی کەرکووکی بەدەستێناوە لەبەرەوە ئەبێ خەمخۆری خەڵکی کەرکووک بێ و ئەو پێداگرێشی لە ڕوانگەیەکی مەبدەئی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بوو هەم بۆ کەرکووک و هەم بۆ ئەندامانی یەکێتیش.